بەڵێ ئەزیانی ئێمە ئەچمان لای هەواڵێکی ترمان دیارە دوێنێ بەداخەوە چلە یەکێک لە نووسەر و لە وەرگێرە هەرە دیارەکانی نێو دنیای نووسین و نێو ئەدەبیاتی کوردی ئەویش نووسەر دکتۆر عەزیز گەردی بوو کە لە شاری هەولێر چلەکەی بەڕێوەچوو دیارە چلەکە لەژێر ناونیشانی عەزیز گەردی پیاوێک لە وشە و ڕەسەن کە چەندین کەسایەتی نێو ئەدەبیات و چەندین کەسایەتی دیار لە نێو ئەو بوارەیە توانیان لە نێو چلەکەیە بگمان بەشداری بکەن و چەندین چالاکی جیاوازی لە نێو چلەکەیە بەڕێوەچوو. لەژێر ناونیشانی عەزیز گەردی پیاوێک لە وشە و ڕەسەن دامەزراوەی کەریمی عەلەکە لە شاری هەولێر چلەی ماتەمینی بۆ نووسەر و وەرگێڕی کورد دکتۆر عەزیز گەردی بەڕێوەبرد لە چلەکەدا کە بنەماڵەی و ژمارەیەکی بەرچاو لە نووسەران و مامۆستایان و مامۆستایانی زانکۆ و هاوڕێ و کەسانی نزیکەکانی ئامادە بوون کارەکانی دکتۆر عەزیز گەردی لە بواری نووسین و وەرگێڕان بەدەستکەوتێکی گرنگ باسکرا و ڕۆڵی دکتۆر عەزیز گەردی بۆ بەرەو پێشبردنی زمانی کوردی بەرز نرخێنرا. لە وتاری بنەماڵەی دکتۆر عەزیز گەردیشدا تاکید کرایەوە کە تەنها وەسیەتی پاراستنی کتێبەکانی بووە بۆیە داوایان کرد لایەنە پەیوەندیدارەکان بێنە سەرخەت و کتێبەکانی بە هاوکاری بنەماڵەکەی بپارێزن. مامۆستای ڕەوانبێژی ئۆ کاک عەزیز گەردی دکتۆر عەزیز هەرچەند پێ ناخۆش بوو پێ بڵێ دکتۆر منالە سەد تەرزەکەی بەحرکە خۆفەنەرە تیک هاوێژەکەی وڵاتی کوردان من مامۆستا و هاوڕێ و هاوبیرەکەتم ئەمە کەریم هەورانی لە خەڵوەتخانەکەی خۆت وەرە دەرەوە ببینە ئەلادین سوزادی شێخ محەممەدی خاڵ نووری شێخ ساڵح مەلا جەمیلی ڕۆژبەیانی ئیبراهیم باڵدار بۆ دیدەنی هاتوون کەمێلا دەمێننەوە پرسیارێکرد لێ دەکەن پایە دۆز دەبن پرسیارێکرد لێ دەکەن و پایە دۆز دەبن وەرە پێشوازیان